دەوترێت ئەگەر پیاوێک خوێنەوار و ڕۆشنبیر بێ ئەو تاکێک ڕۆشنبیرە بێ بەڵام کاتێک ئافرەتێک ڕۆشنبیرە بێ نەوەیەک کۆمەلگایەک ڕۆشنبیرە بێت و خوێنەوارە بێت ئەمەش کاریگەریەوە سلمێنێک کە ئافرەتان ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە کۆمەلگادا و یەکێکش لەو ڕێکخراوانەی کە ساڵانێک کە ئەزمموی هەیە خزمەتکردنی ئافرەتانە و پاراستنی شکۆی ئافرەتان و کۆمەڵێک خزمەت بە ئافرەتان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانە و ئەمڕۆ سکرتێرەی ڕێکخراوی خوشکان لێرێ و باسمان لەو کار و چالاکیانە بۆ دەکات کە ساڵانە ئەنجامی دەدەن و چۆن ئەمان گرنگی بە بابەتی بوارەکانی ئافرەتان دەدەن و ساڵانە چۆن ئەم چالاکیانە ڕێک دەخەن و یادی ئەم بابەتە دەکەنەوە. بەمە بەسەم میوانداری خاتوو قمریە بەرزنجیمان کردووە کە سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانە. خاڵ قمریە بەخێر سپاس بۆ میوانداریە دەستان خۆش بێت. ئەم ساڵ ئێوە کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پەیامتان چی بوو بۆ ڕۆژی ئافرەتان؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگار لە پێغەمبەری ئازیز و نازدارمان کە ئێمەی پێکەوە کۆ کردەوە لێرە لەسەر پەیامەکەی خۆی لەسەر دینەکەی خۆی. ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە دیارە بە درێژایی 32 ساڵ تەمەنی ڕێکخراوەکەمانە خزمەتێکی بەرچاومان بە کۆمەڵگە بە ئافرەتان بە خێزان کردووە و ئێمە لای ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە هەڵگری پەیامی ئیسلامەتی و دینداری و شەریعەت سالارین بۆ خزمەتی کۆمەڵگەوە بۆ خزمەتی ئافرەت، هەموو ڕۆژێک ڕۆژی ئافرەتە. واتە لای ئێمە ئەو ڕۆژی کە ئافرەت بە دنیا دێت هەر لە وەکو خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێدەکات وەلەهن مثل الذی عەلەیهن بالمەعروف لە مقابلی ئەوەی کاتێک لە سەردەمی جاهیلیدا کە قەومی عەرەب ئەگەر ئافرەتێکیان بواە دەموچاویان ڕەش هەڵئەگەڕا و نیگەرانە بوون، خی پەروەردگار لە ئیسلامە لە پەیامی ئیسلامە لە بەرنامەی ئیسلامە یەکێک لەو شۆڕشە گەورە مەزنانەی کە هاتە بوون بەرپا بوو شۆڕشی مافی ژن بوو، مافی ژنان بوو لە پاراستنی کەرامەتیان هەیبەتیان ئێرادەیان بوونیان. بۆیە ئێمە کە هەڵگری و جێبەجێکاری ئەو پەیام و بەرنامەیەین هەموو ڕۆژێک لای ئێمە ڕۆژی ئافرەتانە و ئافرەتان ئەو کاتە ئەتوانن خاوەنی مافی خۆیان بن کە بەپێی توانە و تایبەتمەندی خۆیان ئەرکیان پێ بسپێرێت. بۆیە کاتێک کە ئەبینین لە ساڵی 1950ەوە لە ئەمریکا کە شۆڕشی ژنان پێڵێن شۆڕشی فێمینیزمی هاتە بوون، دوای ئەوە بوو کە ئافرەتان بێماف کرابوون لە مافی حەقدەستی خۆیان لە کارگەکانی ڕستن و چنین لە ئەمریکا. کاتێک کە هاتن داوای مافی خۆیان کرد بە زیندویی سووتاندنیان باشە، کەواتە کاتێک کە ئافرەت بێماف بوو دوای چەندین کۆنگرە و کۆنفرانسی نێودەوڵەتی و ئەوانە هاتن بیریان لەوە کردەوە کە ڕۆژێک دیاریکەن بە ناوی ڕۆژی جیهانی ژنان کە 8 مارسە بە ناوی ڕۆژی جیهانی ئافرەتان. ئێمە ئەمساڵ لە کاتێکە ئەم یادەکرێتەوە لە هەموو دنیا وەکو ئەوەی کە ئەم ڕۆژە دانراوە بۆ ڕۆژی بەدەستهێنانی مافەکانی ژنان و ڕۆژی بەدەستهێنانی ئەو مافانەی کە لە ژنان زەوت کراوە لە هەموو دنیا. بەڵام بەداخەوە ئێمە ئەمساڵ لە کاتێکە ئەم یادەمان کردەوە کە بە بەرچاوی هەموو کۆمەڵگی نێودەوڵەتی بە بەرچاوی هەموو دنیاوە بە بەرچاوی وڵاتانی زلهێزەوە ئافرەتانێکی زۆر کە ژمارەیان لە 9,000 تێپەڕی ئافرەت و منداڵ لە کەرتی غەزە لە فەڵەستین بێتاوان بە بێگوناه تەنها لەبەرەوەی خاوەنی خۆیان و شکۆی خۆیان و ویستیان پارێزگاری لە باوەڕ و عەقیدە و بەرنامەی خۆیان بکەن سەیرەکەین ئەکوژرێن قەتڵ و عامەکرێن برسی ئەکرێن بەس کەس نییە لە سەریان بێتە جواب. هەر بیلموناسەبە کە هەمومان بزانین دانانی هەریەک لەم ڕۆژانە بە ناوێکی دیاری کراو تەنها سیاسەتێکی دیاری کراوە بۆ خزمەتی زلهێزانی دنیا. هەر دوێنێ کە 8 مارس بوو وڵاتە یەکگرتووەکان بەشێکیان هەیە بە ناوی
کۆمیتەی ئەوەیە یعنی بەدواداچوونی ڕاستیەکان هاتن ئێرانیان تاوانبار کرد لەسەر ئەوەی کە لە ساڵی 2022 ئافرەتێک بە ناوی مەحسا ئەمینی یا ژینا ئەمینی لە تاران گیرا و دوایی لەسەر حیجاب و ئەوانە و دوایی ئەوە بوو کۆچی دوایی کرد ئێستا هۆکارەکەی زۆر دیار نییە بە هەر هۆکارێک بکە ئێمە ئیدانی هەر جۆرە تونند و تیژێکەکەی کە بەرامبەر بە ئافرەتانەکرێ بەڵام سیر لەوەیە کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر گیان لە دەستدانی ئافرەتێک بێتە دەنگ و بەیاننامە دەربکات دژی وڵاتێک دژی ئێران بەڵام بەرامبەر بەو هەموو کۆمەڵکوژیەی کە ڕژێمی زایۆنی کردی بەرامبەر بە ئافرەتان و منداڵان و دانیشتوانی کەرتی غازە بێدەنگە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە ئەمە سیاسەتێکی زایۆنی سیاسەتێکی سەهیۆنیستی لە پشتی ناونانی ئەم جۆرە ڕۆژانەیە بۆ ئافرەتان بۆ بەرژەوەندیەکانی خۆی چونکە وەک هۆنیاخان ئاماژەی پێکرد کاتێککە تۆ ئافرەتێکی ڕۆشنبیر و سربەست و خاوەن عەقیدە و خاوەن بیر و خاوەن بڕیار و خاوەن باوەڕت هەبوو کەواتە تۆ کۆمەڵگەیەکی تەندروستت هەیە لە خێزانێکی تەندروستت هەیە و کۆمەڵگەیەکی تەندروستت هەیە جیلێکی تەندروست پەروەردە ئەەکەی بۆیە ئەوان هاتن لە کەناڵی ئافرەتەوە بە دروشمی بری قەدار بە ناوی ماف ئازادی یەکسانی ئافرەتانیان لە ماڵ هێنایە دەرەوە ئافرەتانیان لە ئەرکی سەرەکی خۆیان دوور خستەوە بۆچی بۆ سیاسەتی خۆیان کە بەمە کۆمەڵێک ئەتوانم بڵێم کۆمەڵە سیاسەتی خۆیان بەجێ دێنن ینی ئەتوان بڵێن بە تیرێک چەند نیشانەیەگە پێکن بۆ نمونە کاتێک کە ئافرەت دێتە دەرەوە شوێنی ئەوانەکەوێ کەواتە لە ئەرکی ڕاستەقینە و حەقیقی سرشتی خۆی کە سرشتی ڕاستەقینەی پەروەردە و پێگەیاندن و دایکایەتیە دووریەخەنەوە کە ئافرەت لە ماڵ دوور کەوتەوە کەواتە خێزان پەرتەوازە ئەبێ هەر بیەنە بەرچاوی خۆت کاتێک ئافرەتێک دایکێک بۆ چەند ڕۆژێک نەخۆشە بێ یا لە ماڵ نابێ سیرەکەی ئومور و کاروباری خێزانەکە وەکو پێویست بەڕێوە ناچێت کەواتە ئافرەت کۆڵەکەی ماڵە هەتا قەولێکی معروف هەیە ئەڵێن ئەگەر ویستت گەلێک نەناو ببەیت نەتەوەیەک لە ناو ببەیت یەکەم ئافرەتانیان بشکێنە یعنی ئافرەتانیان لە خشتە ببە خێزانەکان بڕوخێنە ڕەمزە پەروەردەیەکان مەهێڵە کەچی و زانایان مەیڵە لە پێگەی خۆیان نابن ئەوەی ئێمە ئێستا بەدی ئەەکەین لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی ئەم سیاسەتە خەریکە جێبەجێ ئەکرێ و گەشتووە بە ئێمەش گەشتۆ بە ئێمەش کە تێکدانی شیرازی خێزانە بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان ئیسلامی کوردستان بەردەوام جەخت لەسەر سێ شتەکەینەوە و کارمان لەسەر و کاریشی لەسەرەکەین یەکەم پەروەردە دووەم پاراستنی خێزان سێهەم پەرەپێدانی توانەکانی ئافرەتان چونکە لە سەردەمی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ کاتێک کە ئاینی پیرۆزی ئیسلام هات کاتێک بە بەرنامە و شەریعەتی خۆی پەروەردگار ئافرەتان بەهێز کران لە بواری سیاسی لە بواری کۆمەڵایەتی لە بواری پەروەردەی خێزانی لە بواری زانستی و لە بواری زانستەکانی هەم لە دونی و هەم مەدەنی و لە بواری زانستی پزیشکیشە و لە بواری ئابووریشە کەواتە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمە و شوێن کەوتەی ئەو سەردەمە زۆر باشە تا چەندێک هەوڵتان داوە کە ئافرەتان وشیار بکەنەوە چ لە ئەرکەکانیان چ لە مافەکانیان جگەلەوەی کە پێویستە ئافرەتان وشیاریش بن پێویستە چواردەوریش بەتایبەت پیاوان و ڕەگەزی بەرامبەر وشیار بن لە ئەرک و مافی ئافرەتان ئەوە تا چەندێک هەوڵتان داوە ئەم وشیارە بخەنەوە ئافرەتانەوە ئێمە بەردەوام بە بەرنامەی جۆرا و جۆر بۆ ڕێگایانی کە لە بەردەستمانە بوو هەوڵی پەروەردە تێگەیاندن و پێگەیاندن و ڕۆشنبیرکردنی ئافرەتانمان داوە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە درێژایی تەمەنی خۆی کە لە سەرانسەری کوردستان نوێنەرایەتی هەیە و تەنانەت لە دەرەوەش پەیوەندی هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی تر ئێمە بە بەرنامە و بە پلان ساڵانە کارمان بۆ کردووە
لە پێگەیاندنی کچانەوە بگرن. من ئێوە بە بەرهەمی ڕێکخراوی خوشکان ئەزانم کە ئێستا لێرەیە دانیشتن و خۆت و هۆنیاخان و دایکی هۆنیاخان و کۆمەڵی ئافرەتی تری سەرکردە کە توانیویان تەنانەت لە هەرێمی کوردستان پێگەی باڵای پەرلەمانی و لە ئەنجومەنە خۆجێیەکانە کار و چالاکیان کردو و پێگەیان هەبووە و لە سەرکردایەتی حیزبە خزمەتەکەن. ئەمە هەمووی بەرهەمی قوتابخانەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانن. بۆیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی نەوەستاوە و ناژوەستێ و بەردەوامە لە خزمەتە بەردەوامەکانی خول و سێمینارات، دەوراتی درێژخایەن، کورتخایەن، باشان کردنەوەی یعنی محاضرات لە سەرجەم شار و شارۆچکەکان و بە بەرنامە ئیش لەسەر ڕۆشنبیرکردنی ئافرەتان کراوە و بەتایبەت شارەزاکردنیان لە شریعەتی خۆی پەروەردگار لە بەرنامە و شریعەتی ئیسلام کە ئەمە چەکێکی بەهێزە بۆ ئافرەتان کە دەبێتە قەڵغان بۆ پاراستنیان، دەبێتە قەڵغان بۆ بەدیهێنانی مافەکانیان. ڕێکخراوی خوشکان لەسەر جەم مەحافیلە لەو شوێنانی کە ئامادە بووە توانیوێتی بەرنامە، باوەڕ، عەقیدە و هێزی ئیسلام و هێزی شریعەتی خۆی پەروەردگار بگەیەنێ و بەردەوام یەکێک بووە لەو ڕێکخراوانەی کە کار و چالاکیەکانی لە ڕیزی پێشەوە بووە بۆ خزمەتی ئافرەتان. لێراگەر وەستانێ بکەین تایبەتمەندی ڕێکخراوی خوشکان چییە لە ڕێکخراوەکانی ترکە هەن؟ زۆر جار گرفتێک هەیە لەوەی کە دەوترێت ئەو ڕێکخراوانەی ترکە هەن تەنها دروشمێکن و خزمەت بە بواری ئافرەت ناکەن، بەڵکو بە پێچەوانەوە، ینی خەریکە شتەکان دووبارە ئەبنەوە. کاتێک لە ئەمریکا بۆنە ئافرەتێک شۆڕشی کردبووی مافی خۆی بەدەستبێنێ، لێرە ئەبینین ئافرەتێکدا ئەمەدرێت لەسەر ئیشێ لەبەرەوەی بڕێکی کەمتر پارە وەرەگرێ، ینی خەریکن هەمان شت دووبارە ئەبێتەوە. بەڵێ خۆی یەک گرفتمان هەیە، ینی کە ئێمە دەڵێن ڕێکخراو خۆی لە هەرێمی کوردستان لە ساڵ 1991 و 92 بەدواوە کاری ڕێکخراوەی پەرەی سند و هاتە هەرێمی کوردستان. هەرێک لەم ڕێکخراوانە ئێمە چەند جۆر ڕێکخراومان هەیە. ڕێکخراوی جەماوەریمان هەیە، ڕێکخراوی مەدەنیمان هەیە، باشە ڕێکخراویمان هەیە کە لەلایەن ڕێکخراوی بیانی لێرە کار و چالاکیەکە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی یەکێک لەو ڕێکخراوە جەماوەریانە کە هەڵقوڵاوی جەماوەری هەرێمی کوردستانە. ڕێکخراوە مەدەنیەکان سێرەکەی دووسێ کەسن بە بەرنامەیەکی بیانیەوە لە دەرەوە دێنەوە، ئەیانوێ ئەو بەرنامەیە لێرە تەطبیق ئەمانە زەرەریان هەیە بۆ کۆمەڵگە، چونکە کۆمەڵێک کەلتور لە کۆمەڵێ بۆرە ئیشەکەن کە نامۆیە بە کۆمەڵگەی کوردەواری و کۆمەڵگەی کوردەواری پێویستی پێی نییە. ڕێکخراوە جەماوەریەکان کە هەڵقوڵاوی ناخی جەماوەرن، ئاگایان لە ئازار و ئێش و ناڕەحەتیەکانی ئەو خەڵکەیە، ئەو جەماوەرەیە، ئەمان لەگەڵ واقعەکەیە هەنگاو دەنێن. ئەمە خاڵێکی تری بەهێزی ڕێکخراوی خوشکان ئێمە نەهاتوین پیا و ژن بکەین بە دژیەکە، کە ئەمە یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکانی تێکدانی پەروەردەی خێزان، یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکانی زیادکردنی تونند و تیژیەکان کە ژن و یەکیان دژی یەک وەستاندووە. ئێمە بە پێی شریعەتی خۆی پەروەردگار ژن و یەک لە ساحەی ژیان تەواوکاری یەکترن لە ئەرکی گەیاندنی ئینسان بە پلە باڵاکان کە نزیکبوونەوەی لە خۆی پەروەردگارە، کەواتە چ لەو کاتەیە پێشەوەی بچێتە قۆناغی ژیانی هاوبەش و ژیانی هاوسەرداری، ئێمە پەروەردەیەکی تایبەتمان بۆ کچان داناوە کە خۆیان بناسن، بزان ئەرکیان چییە، لەکوێوە هاتوون، بۆ کوێ هاتوون و بۆ کوێ ئەچن. پاشان ئەچێتە قۆناغێکی ترۆ ئەبێ ئامادەکاری بۆ بکرێ کە ئەچێتە قۆناغی هاوسەرداری، واتە ئەرکێکی پیرۆز کە پێکهێنانی خێزانە و دروستکردنی خێزانە کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە هەوڵی ئەوەدا بووە بەشێک بێت لە ئاسانکاری بۆ پێکهێنانی خێزان بۆ گەنجان و لاوان، چونکە ڕێکخراوەکانی تر ئەوەی کە ئێستا زیاتر بەریەکرێ ئیشیان لەسەر تێکدانی خێزانە، ئێمە ئیشمان لەسەر پێکهێنانی خێزانە، ئێمە ئیشمان لەسەر ئەوەیە ئافرەتان بە تواناکانی خۆیان ئاشنا بکرێن و لەو بوارەیە بەهێز بکرێن. بەڵام لە ڕێکخراوەکانی تر دێن ئافرەتان هان ئەدەن بۆ ئەرکێک کە لە توانای ئەمانە نییە، لەگەڵ تایبەتمەندی جەستەیی
دەرونی سایکۆلۆژی ئافرەتە ناگونجێت بۆیە بەڕاستی ئامانجەکانی ئێمە دیارن پەروەردە پێگەیاندن بەهێزکردن بەتواناکردن و پاراستنیان لە ژێر سایە و سێبەری شریعەت و بەرنامەیەک کە لە لای خۆی پەروەردگارەوە دیانراوە و ئەو شریعەت و بەرنامەی کە لای خۆی پەروەردگارەوە دیانراوە دیارە ئەو پەڕی حکمت و دانایی تایە چونکە لەگەڵ سرشتی ئینسانەکانە گونجاوە ئافرەت و پیاو لای ئێمە و لە شریعەتی خۆی پەروەردگارە یەکسانن لە ماف و ئەرکە گشتیەکان کە ئەمر بە معروف و نەهی لە منکەرە کە ئەمڕۆ ئێمە ئەبینین لە واقعی کۆمەڵگەی ئێمەیە ئەمر بە معروف ئەرکێکی زۆر پیرۆزە چونکە ئەبێ ئەمر بە معروف هەر ئەو ڕۆشن بیرکردنە هەر ئەو ئاشناکردنی ئافرەتانە بە خۆیان بە ئەرکی خۆیان بە تواناکانی خۆیان نەهی لە منکەر هەر هەموو ئەو منکەرانەی کە ئەمڕۆ ڕووی لە کۆمەڵگە کردووە و ئافرەتی لە خشتە بردووە پەروەردەی تێکداوە خێزانی تێکداوە و پشێوی کۆمەڵایەتی دروست کردووە زۆر باشە بۆی ئەم پێگەی ئافرەت پارێزرێت و ئەرکەکانی خۆی بەباشی بەڕێ بکات و وا بکات ئەو پێگەی کە هەیەی کاریگەری باش لەسەر چواردەوە دابنێت پێویستە ئافرەتان چی بکەن چکە زۆربیان هەیە هۆشیاریان نییە لەوەی کە ئەرک و مافیان چییە چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی دنیاییەوە بە ئەو یاسای مافانی کە لە جارنامەکانی جیهانیە هەیە یاخود ئەوەی کە لەلایەن ئاینەوە بووی دیاری کراوە چۆن بتوانین ئەم پێگی ئافرەت بەرز ڕابگرین و شکۆکەی وەک خۆی بێڵنەوە کاتێک کە ئێمە دەڵێن ئاینی پیرۆزی ئیسلام هات شۆڕشێکی بۆ بەتەسێنانی مافەکانی ئافرەت هێنایەتی ئەمە کەی بوو ئەمە 15 سەدە پێش ئێستا باشە بەڵام لە جاڕنامەکانی مافی مرۆڤ مافی ئافرەت کە بۆ باسم کرد هەمووی سیاسەتە بۆ سیاست و بازرگانی بەکاردێت چونکە واقع ئەوەی سەلمان ئەمڕۆ هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی هەموو وڵاتانی ئەوروپی سیرەکەی لەسەر ئاستی جەماوەر هەموو هاتوونەتە دەنگ لەسەر فەڵەستین هەموو هاتوونەتە دەر خۆپیشاندان کرا لە زۆربەی وڵاتانی ئەوروپا لەسەر ئەو ناحەقی کە بەرامبەر بە فەڵەستینیەکانەکرێ بەڵام سیرەکەی لای ئێمە یعنی ئەوەی کە ئەبێ بێتە دەنگ و بڵین هێزی لایە و دەسەڵاتی لایە و خاوەن بڕیارە بێدەنگە کە نەتەوەیە گرتوەکان و وڵاتانی زلهێزن بۆیە ئافرەتان ڕۆشنبیرکردنەکە لەوەیە کە بزانێ چ بەرنامەوەک چ شەریعەتێک چ پرۆتۆکۆڵێک لە خزمەتی ئەمایە واتە بەرنامە و شەریعەتی خۆی پەروەردگار کە وعاشروهن بالمعروف کە باز لەوەکە کە بە باشترین شێوە مامەڵە لەگەڵ ئافرەتانە بکرێت ئەرکەکانی ئافرەتی سوک کردووە بەوەی کە پیاوی کرد بە بەرپرس لە بەدیهێنانی ژیانێکی شایستە بۆ ئافرەتە واتە کە دەڵێن الرجال قوامون على النساء یعنی چی واتە ئەرک و بەرپرسیارەتیان بەرامبەر بەدیهێنانی ژیانێکی شایستە لە هەموو ڕوویەکەوە لەسەر کێ لەسەر پیاو ئەمە یعنی چی واتە ئافرەت تۆ دابنێ بە پێی خۆی بە پێی توانای خۆی با ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە ئەرکی دابینکردنی بژێوی دابینکردنی شوێنێکی شایستە بۆ ژیان ئەرکی ئەوەی کە بتوانێت دایکایەتیەکی باش بکات ئەبێ پیاوەکە ئەو ژینگەیی بۆ دروستکات کەواتە ئێمە ئالێرەیە ئەبێ بزانین کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ کە لە حەجی ماڵ ئاواییە ئستەوصوا بالنساء خەیرا بۆ چییە لەبەر ئەوەی ئەزانێ سەردەمێک دێت ئافرەت دەکرێتە کاڵا وەکو کاڵا مامەڵەی لەگەڵا ئەکرێت بەپی توانای خۆی بەپی پێگەی خۆی مامەڵەی لەگەڵا ناکرێت بۆیە پێغەمبەر سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ یەکێک لە وەسیەتە گرنگەکانی لە کاتێک کە حەجی ماڵاواییەکە تەوسیەیە وەسیەتەکە بۆ ئومەتەکەی کە بە باشترین شێوە بە پێگەی خۆی مامەڵە لەگەڵ ئافرەتا بکرێت کە دەفەرمێ ڕیفقەن بالقەواریر قەواریر چییە یعنی ئافرەت وەکو شوشە ناسکە زۆر ئەبێ بەوریایی چۆن تۆ شتێکی بە نرخ مامەڵی لەگەڵا ئەەکەی کە نەشکێت شوشەیەکی زۆر ناسک و بە نرخ چۆن مامەڵی لەگەڵا ئەەکەی کە بیپارێزی ئەبێ ئابۆ شێوە مامەڵە لەگەڵ ئافرەتا بکرێت ئایا بە هەموو جاڕنامەکانی مافی مرۆڤ بە هەموو ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکان
بۆ نمونە لە ساڵی 2011 بڕیاری 1325 نەتەوە یەکگرتوەکان دەرچووە کە باز لە چیەکە پاراستنی ئافرەت واتە ژن ئاشتی ئاسایش باشە بزانین لەم ڕێکەوتن نامانەیە ئایا بێژگە لە حیبری سەروەرە قشتێکی تر هەیە چونکە ئەمڕۆ بارودۆخی ژنان لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا لە هەموو کات خراپترە ئەوەندەی تونند و تیژی بەرامبەریانەکرێ لە یەک چرکەیە ساڵانی پێشویان و 3 ژن اختصابەکرێ ئێستا 4 ژن اختصابەکرێ و گەورەترین تونند و تیژی بەرامبەر بە ژنان لەلایەن دۆستەکانیان و تەنان لەلایەن هاوسەرەکانیان هەیە کە ئەم ڕێژەیە لە 180 تێپەڕاندوو کەواتە ئەوانە ئەگەر تۆ بتەوێت ئافرەت سەربەرز و سەرکەوتوو بێت ئەگەر بتەوێت خێزانێکی سەربەرز و سەرکەوتوت هەبێت ئەگەر بتەوێت کۆمەڵگەیەکی تەندروست و سەرکەوتوت هەبێت تاکە یاسا و دەستور و بەرنامە کە ئەتوانێت خزمەت بە هەموو ئەمانە بکات یاسا و دەستوری ئیسلام و شریعەت سالاری و یاسای خۆی پەروەردگار زۆر کەمە بە کورتی باسێک لەو بکەی ئێوە پلانتان چیە بۆ داهاتوو چۆن خزمەت زیاتر بە بواری ئافرەتەکەن لەم ساڵانەیە بێگومان ینی ئێوە هەوڵێکی زۆرتان ناوە دڵنیام کە بۆ داهاتوش ئەتانەوێت چەندین بابەتی تر بخەنە بڵێ وەکە بینن ئێستا لەم ساڵانەی دوایە بارودۆخی ئافرەتان زۆر لە پێشتر خراپترە بۆیە پێویستی سەرشانی ڕێکخراوی خوشکان و ڕێکخراوەکانی هاوشێوەی ئێمەیە کە هەوڵەکانمان زیاتر و زیاتر چڕ بکەینەوە بۆ بەهێزکردنی پەروەردە ڕۆشنبیرکردنی ئافرەتان بە مافە شەرعیەکانی خۆیان و برەودان بەو توانایانەی کە هەیەە واتە ئێمە پێویستە بە پلان و بەرنامەی بەهێزتر و سەردەمیانەتر بینە مەیدان بۆ ئەوەی ئەم واقعە تاڵە کە ڕووی لە کوردستان و هەرێمی کوردستان کردووە ئێمە بتوانین دەستمان هەبێ لە چاکسازیە و نەهێڵین زیاتر لەوە خراپێ ئێستا الحەمدولیلا ئێمە لە زۆربەی شوێنەکان کە بنکە و بارەگامان هەیە دەرسی تایبەتمان هەیە وانەی تایبەتمان هەیە سێمیناراتی تایبەتمان هەیە خولی بەهێزکردنی توانای خوێندەواری و زانستیمان هەیە واتە نێشتنی نەخوێندەواریمانەیە کە ئێستش بەداخەوە هەمانە لە هەرێمی کوردستان و پاڵپشتیە و ئافرەتانە ئەکەین کە خاوەنی توانە و بەهرەیەکن لە هەموو ئەو بوارانەی کە پێویستن و خاڵێکی تر کە ئێمە پێویستە ئیشی لەسەر بکەین ڕوو بە ڕووبوونەوەی ئەو کەلتور و ئەو بەرنامانن کە دژە بەهان لە کۆمەڵگەی کوردەواریە و بەها باڵاکانی کۆمەڵگەی کوردەواریان خستوەتە مەترسیەوە بۆیە ئێمە پێویستە کار ئەەکەین و هەوڵەکانمان بەردەوامترەکەین و جددیترەکەین بۆ پاراستنی بەها باڵەکانی کۆمەڵگەی کوردەواری و بۆ برەودان بە بەرنامە و شریعەتی خۆی پەروەردگار و ئاشناکردنی ئافرەتان بە ئەرک و مافەکانی خۆیان لەژێر سایە و سێبەری شریعەتی خۆی پەروەردگار. زۆر سپاس دەکەین خاتون قومری بەرزنجی کە لەمتۆرە لەگەڵمان نبووین سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان زۆر سپاس دەکەین دەستان خۆش سپاس بۆ میوانداریە.